کەنیسەی مەسیحیەکانی گوندی هەرمۆتەیە لە کۆیا ئامادەکاری دەکەن بۆ ڕێوڕسمی ئاینی قوداسی تایبەت بە جەژنی لەدایکبوونی مەسیح. نانسی حکمت هاوڵاتێکی مەسیحیە و هاتۆتە کەنیسەی مریەمی پاکیزە لە گوندی هەرمۆتا تاوەکو ئامادەکاریەکانی پێشوازی جەژنی لەدایکبوونی مەسیح ببینێت. نانسی دەڵێت ئەم ساڵ دوعای گەڕانەوەی ئارامی و تەبایی دەکەن چونکە لە دوای بردومانەکانی ئێران بۆ سەر قەڵای دیموکرات کە چەند مەترێک لە گوندی هەرمۆتە دوورە دڵە ڕاوکەی زۆری بۆ مەسیحیەکان دروست کردبوو. ئامادەکاریەکان هیوادارم ئەم ساڵ جۆک هەموو ساڵەکانی تر دیسان کەنیسە پڕ ببێتەوە لە خەڵکو و دیسان ئەم بۆنەیە وەکو ساڵانی پێشوو بکەین. دوعاکانمان ئەوەیە جژنی لەدایکبوونی مەسیح ببێتە مایەی تەبایی دیسان خۆشی بگەڕێتەوە بۆ گوندەکەمان و هەروەها ئارامیش بگەڕێتەوە چونکە بەڕاستی خەڵکەکە لە دڵەڕاوکەیەکی زۆر گەورەدان بە تایبەت منداڵەکان زۆر ترساون بۆیە هیوادارین دیسان ئەم ئاشتیە بگەڕێتەوە ئەم ئارامیە بگەڕێتەوە. مەجید هاوڵاتێکی موسڵمانی دانیشتووی گوندی هەرمۆتەیە دەڵێت لە خۆشی و ناخۆشیەکان لەگەڵ مەسیحیەکان بێکەوەین و لە هەموو بۆنەکاندا سەردانی یەکتر دەکەین. ئەمە ژوای کردووە پێکەوە ژیان لەناو موسڵمان و مەسیحیەکانی هەرمۆتە بە بەهێزی بمێنێتەوە. گوندی هەرمۆتە پێکاتوە لە موسڵمان و لە مەسیحی زۆربەی دانیشتوانەکەی برایانی مەسیحن. ئێمەش چەند ماڵێکین لە هەرمۆتە تقریبان سەیەکەکی گوندەکە پێکدێنین وەک موسڵمانەکان. لە خۆشی و لە ناخۆشی بەشدارین لەگەڵ یەکتری. بۆ نمونە لە جەژنەکان لە خۆشیەکان هاتوچۆیان دەکەین هاتوچۆمان دەکەن و لە تازیە و لە ناخۆشی و لەو شتانەش دێنە تازیەمان ئێمەش دەچینە تازیە ئەوان و لەخوا بەزیاد بە تا ئێستا وەکو برا بەیەکەوە ژیاوین و هیچ کێشەیەکمان نەبووە و کێشەشمان نابێ ئینشاڵڵا. گوندی هەرمۆتا دەکەوێتە ڕۆژئاوای شاری کۆیە و نزیکەی 115 خێزانی مەسیحی و زیاتر لە 20 خێزانی موسڵمان لەو گوندەدا بەیەکەوە دەژین. مەسیحیەکانی هەرمۆتا لە دێرینترین مەسیحیەکانی کوردستانن. پەیوەندی نێوان مەسیحیەکان و موسڵمانەکانی هەرمۆتا بە جۆرێک بەهێز و پتەوە کە لە خۆشی و ناخۆشەکاندا بەیەکەوەن و لە سەرجەم جەژن و بۆنەکانی هەردوولادا سەردان و پیرۆزبایی لە یەکتر دەکەن. توانە عومەر، کورسات نیوز، گوندی هەرمۆتا لە قەزای کۆیە.